سڵاوتان لێبێت من کامەران حاجی عومەرم لە بەرنامەی چ باسە ئەم جارە باس لە ژیانی ئەو دارانە دەکەین سەوزایی دەکەینە نێو هەرێمی کوردستان ئەم ساڵ بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو گەرمایەکی یەکجار زۆرە پلەکانی گەرما لە پەنجا سەر و خوار و ئیتر مرۆڤ تەحەمولی ئەو گەرمایە ناکە ئەرێ بەڕاست دۆخی ئەو دارانە چۆنە لەو گەرمایە چۆن دەتوانن خۆیان بپارێزن و مرۆڤەکانیش بپارێزن چۆن ئاو دەدرێن چۆن خزمەت گوزاری دەکرێن خزمەت گوزاریان پێشکەش دەکرێ هاوڵاتیان بەرپرسان و ئەم کابینەی حکومەتی هەرێمی کوردستان چی کردووە تاوەکو هەرێمی کوردستان زیاتر بە سەوزایی بکات لەگەڵمان بن. وەک دەبینن لێرە کۆمەڵێ کرێکار باخەوان ئەوانەی کە لە ئەندازەی پارکەکان کار دەکەن خزمەتی ئەو دارانە دەکەن ماندوو نەبی سڵاوت دەبێت باشیت تۆ بەرپرسی ئەو گروپی زۆر باشە خەریکی چنە؟ وەڵێ ئێستا خەریکی خۆتانە سا دەکەین ئەو دارانە ئێستا بای دێ مەسنەدی لێ دێنێتە دارێکی خوارد نەبتەوە نەشێتەوە کارەکەتان زەحمەتە بەم گەرمە ئارێ وەڵ بۆ گەرمای زەحمەتە زۆر زەحمەت ئارێ وەڵە گەرمایە بۆ گەرمایی ئێستا دەرەجی عەراری ئێستا عالیان چل قسوورە ئێستا وا لێسەوە کرێکارەکانیش دەکەین هەم قۆرتەکان دەکەین هەم مەسنەدی لێ دێن ئەو دارانە پێی ڕاست دەکەین هەم ئاودانی دارەکان دەکرێت تو باسی ئاوت کرد ئێستا لە زۆر شوێن ئاو نییە بۆ مرۆڤ بیخواتەوە یان پێداویستەکانی خۆی دەبیکە پێڕادەگەن لە مۆرزەی هاوین تەواوی دارەکان ئاودەن گوڵەکان ئاودەن بەرێ بێ بێگومان چکەمە ئەو ئاوەی مەزرایەکان لە سێ جیانەما ئەوی دەکەن تەسوێ دەکەینەوە لە کۆرنیش لە هەولێر نوێ لە تووڕەقی تەنیا ئەوان سەرچاوی ئاون یا شوێنی تکەشەیە نانە هەیە بە ئاوی خاوێنیش ئاو دەدرێتن بەس ئەو دارێنە ئەو خاباتانە ئەوە هەموو بە ئاوی مەزرایەکان خاوێن ئەوە دەکرێت و ئاودان دەکرێت ئەتۆ ئەو جیایی فڕێ دەدەی ها ئەوە ئەو جیایی لە دەبی بۆ شێوەی لێ بکرێتەوە یەکەمیان لەبەر ئەوی کە ئاوەکی زۆر بگریتن بە خۆ دەزانین وەرزی گەرمەیە و دووەمیشان ئەو جیایە عادەتەن قووەتەکەی بەشێکی قووەتی ئەو خاکەی دەباتن کە دارەکەی لێ چیندرایە ئەمە هەم خاوین دەکەینەوە کە قووەتەکە لە بۆ دارەکەی بڕوە کە ئەو داری سنوبەری پێدەرێت و هەم ڕێژەی زیاتر و دەکەین ڕێژەی زیاتر کە ئایا بگریتن لەبەر وەرزی گەرمەیە باشە ئەوە هەموو جارێ ئەنگۆ بە خاکە ناز دەبی ئەو جیای لێ بکەنەوە بەڵێ ئەگەر بتەوێ بنبڕی بکەی بە چ بنبڕ دەبی خۆی لێرە شتەکەی پێدەڵێن قەتڵ و عام یعنی و قەتڵ و عامە جابەجار بەکاری دێنن بە تایبەتی لە وەرزی دەرمان بەڵێ دەرمانە دەیکوژیتین ینی کە جارش بۆ بینێتەوە ئەگە دەرمان ڕشێنش پاشی بەڵام ئەوەش یعنی لە هەم جێک نابێتن چکە تۆزێک مەسروفاتی زیاتری دەبێتن ئەو جیانەی کە پێویستن بەرچاون دەیکەن خۆتان دەزانن هەرێمی کوردستان هەمیشە کێشەی کەمی سەوزایی هەبووە لە زۆربەی پارێزگاکانی هەرێمی کوردستان لە هەولێر ئەگەر بە نمونە بێنینەوە پێشتر تەنیا پارکی گڵکەند هەبوو دواتر پارکی سامی عەبدوڕەحمان پارکی منارە بەڵام خۆشبەختانەوەی ئێستا من لێرە دەبینم بەرهەمی خۆمانەی کوردستان ڕازاوەتەوە کامە جێگای دڵخۆشیە کاگڕێبن بەڕووبەری ئەندازەی پارکەکان سڵاو لێ بێمان نەبی پێم بڵێ لەگەڵ ئەم گرمیە وەزعتان چۆنە؟ وڵی خۆت تەمەشا دەکەی ئێستا کە پلەی گەرمی نزیکی 50 پلێ خەڵک تەحمل ناکاتن بەڵام بە خۆشحاڵیەوە بەهۆی ئەو کارمەندانەوە بەهۆی ئەو پلانە تۆکمەی کە دامان نایە تەمەشا دەکەی ژێردارەکان هەمووی قۆرتیان تەواوە و ئاودانێکی باش کرایە لە بۆی و لەخوای بە زیادبی پاراسیتمان لە وشک بوون مەترسی هەیە؟ نەخێر ئەلحەمدولیلا کۆنتڕۆڵمان کردیە بە پلانێکی تۆکمە کەوا ڕۆژانە بە پرۆسەی تەنکەرات ئەو غاباتانێکەوە دروستمان کردیا ڕۆژانە ئاودانی لەبۆ دەکرێتن بە تایبەت ئەو دارانێکەوە بەرهەمی خۆمانن کەوا لەگە کەش و هەوای ئەو پلەگەرمی تەحمل دەکە تەماشا دەکەی پەلکەکانی زۆر ڕەنجی جوانە ماشەڵای لێبێ پێشتر لە بیرتانە لە شەقامەکانی هەولێر سلێمانی دوهۆک دارێکیان دەهینە دەیانگۆ ئەوە داری فلانەیە بە 700 دلار بە 800 دلار و لەوانەیە گرانتریش بێ ئێمە پێی نەزانین بەڵام خۆشبەختانە وەک کاگڕێبین و برادران باسییان لێوە کرد ئەو دارانەی ئێستا دەبینن کە لەو پارکە چەندراوە هەمووی ئێستا ئەو سنۆبەرە تقریبان عمری 8 ساڵ دەبیتن ئەوەیان 3 ساڵە سیستەما تەماشا دەکەیت بە قەدەروی زیاتریش بووە دەڵێن لەم کابینەی داری زۆر چێندراوە گوڵی زۆر چێندراوە ڕاست
چۆنە ینی ڕێژەکان باسی چی دەکە ئامارەکان چی دەڵێن بەڵێ ئەمە نەمامگەی تایبەتی خۆمان هەیە لەگە دەستپێکی کابیننەوە پلانەکانمان وا بووکەوە بتوانین ڕێژەی سەوزایی زیاد بکەین خزمەتەکی زیاتر بکەین ئەوە بووکە ساڵی یەکەم ڕێژەکی باشمان بەرهەمهێنا کە 50,000 دار بوو لەگەر 100,000 گۆڵ بە کۆی گشتی ئەو 4 ساڵی ئێمە نزیکی 350,000 و 750,000 گوڵمان چاندیە کە بە کۆی 50,000 دار بەڕێزانم جێ بدەنێ 350,000 دار ئەمە تەنها لە سنووری لە سنووری هەولێر بەشێکمان طبعاً دایتە مەسەن قەزاو ناحیەکان لە سۆران دەرەی کە دەڵێ سنووری پارێزگا هەموو ئەو شوێنانە دەگرێتەوە پشتێنەی سەوزایی هەولێر خەڵک زۆر دڵی پێخۆشە با باسی پرۆژەی داهاتوو بکەین هەمانەیان نیمان بەڵێ بەخۆش حاڵیەوە عین 2 ڕۆژ دەبیتن ڕەزامەندی درایە لەسەر زەوی ڕوکنی سەرۆکای شارەوانی هەولێر کەوا پارکێک دروست بکرێت لە گەڕەکی ژیان کەوا پێشتر گلەی هەبودایان گوت ئەو گەڕەکانەی کە لە باشووری شاری هەولێرە خزمەتگوزاری لەناچی پارکێکی تازە لە هەولێر پارکێکی تازە دروست دەکرێت عنی لەسەر کارنامەی حکوومەتی هەرێم لە کابینەی گەورەیە پارکەکە گەورەی 17,000 متر مربع کەوا خزمەت گوزاری بستە ئەو شوێنانێکەوە پێشتر خزمەت گوزاری نەچوە ئەو پارکەیە ڕوبەری نزیکی 17,000 گشت بڕگەکانی پارکێکی متکاملی تێدا لە هەبوونی تارتان کەەوە هاوڵاتیان دەتوانن وەرزشی لێ بکەن لە پەرژینی پارکەکە لە چیمەن و دار و ڕێڕە و هەروە کافتریایشی تێدا پشتێنی سەوزایی چی بەسەر پشتێنێ سەوزای پرۆژەکی زەخمە پێویستی پێ ینی بودجەکی تەواوی لە بۆ دابین بکرێتن تاواکو ئەنجام بدرێت بەڵام بەهۆی قەیرانی دارایی تاوەکو ئێستا ڕاوستە بەڵام گشت پلان و ڕێکارەکان تاوەکو بودجە دەبیتن جێبەجێ دەکەن چاوەڕێی پارە دەکەن ئەکیت پارە هەبیتن جێبەجێ دەکرێت بەشی زۆر لە شارەکانی هەرێمی کوردستان احتیمال لەسەر نەمامگەکان دەکەن کە بەرهەمی خۆمانە دار چگۆڵ کە لە پارکەکە لە شەقامەکان دەبەسرێت ئەمە هەولێر وەک پایتەخت وەک نمونەیەک دێنمەوە لە هەرێمی کوردستان لە کۆی گشتی 4 ساڵی ڕابردوو 1,635,335 دار و گوڵ چێندراو کاکیوە مەجید ئەندازیارە لە گەورەترین نەمامگەی هەولێر کاکی وەسڵاوت دەبێت سڵاو لە خۆشتان بەخێر ئەم ئامارەتەوەوە 1,635,335 هەمووی بەرهەمی خۆمان هەموو بەرهەمی خۆمان لە ڕێگای کارمەندەکانی ئەو نەمامگەی و بەرهەم هاتووە چۆن بەم شێوەیە نەمام دەبەندە چێنن لەو تەمەنەی یان پێویستی بە زیاتر ئەمە وەک بەڕێبەرایەتی ئەندازەی پارکان 3 نەمامگەمان هەیە باش لە ڕێگای تۆ قەلەم ئەو نەمامانە بەرهەم دەهێنرێتن و پێویستی بە شوێنە چی ئەو هاالەیە کە هەم ساردی هەبیتن و هەم گەرمی شێبیتن و هەم هەواگۆڕچێ شەویت بۆ ئەوەی کە شەژمان خۆی بگرێتن و قەدەکەی ئەستور بیتن و اینجا دەبدرێتن لە بۆ دەرەوە لە پارک و باخچە و دورگە ناوەندەکان دەچیندرێت پێشتر ئێمە احتیمادمان لەسەر چ دەکرد احتیمادمان لەسەر داری جوانکاری دەکرد بەڵام ئەوەی دەبینن پێم وایە ئەوە پرتەقاڵ بێت بەڵێ پرتەقاڵیان هەڵب ئەوە پرتەقاڵە تەجروبەی نوێمانە دەمانوێتن جگە لە ئەو دارانەی کە لە بۆ سەوزاوی لە بۆ سێبەری و لە بۆ جوانکاری بکەن هەوڵمادای ئەوە 2 ساڵە داری بەریش ئینتاز بکەین سەرەتا لە پرتەقالمان دەست پێ کرد وەلۆ تەجروبەش ئەو ساڵ لە پارکی هاوار لە مانجی دوو نزگەی 5,000 پرتەقالمان چا هەتا تەجروبە اینجا ئەگەر سەر بگرێتن و تێزدایە بەڵێ لۆ زادەکانیش و شەقامەکانیش دەگوازن کاکی وە پێم بڵێم چەند جۆرە دارەتان ئێستا بەرەم هێناوە باشترین جۆر بۆ کوردستان کام بەڵێ وەک قسەی بەڕێزل ئەوە دار سەیوان بوو کە ئێستا سەبر ئەمە ئینتاجی ناکەن چونکە بەدیلی باشترمان بەڵێ بەڵێ ئەوە جۆرە خراپەکەیە ئەوە سووری عێراقی سووریەکەی جوانترەکە دەبێتە تۆپ بەڵام ئەمە لەبەرەوەی کە پەلکی هەردەوەری وەزستانان زۆر دەشتێتن لە جادەی دەبینی وەسە سیارە چتی دابێتەوە ئێستا دارە چکەمان وەرگرت ئێوە ڕێنمای هاوڵاتیان دەکەن دەڵێن ئەمە باش نییە بۆ مستەقبل هەرچەند ئەستوریش بێ بەڵام ناوەکەی هەردەشێت دارسی سام کە ناوەزا ئەوە ناوە بازاڕیەکەیتی بەڵام ناوەزانستەکەی دلبەرچیە سیسۆی پێ دەڵێن دارێکی هەمیشە بەڵێ دارێکی هەمیشە سەوزە بەڵێ هەر چواروەرز و گەورە دەبیتن و لە بۆ مەبەستی سێبەر و مەبەستی سەوزایی زۆر بەکارگرێتن و شکانیشی زۆر کەمە ئەمە دەبێتە دارێکی ئەستور
بەڵێ دارێکی ئەستور و نزیکی 12 مەتریش درێژ دەبێت 12 متر بەڵێ ماشەڵڵا ئەوەش نییە مەسەلەن پیس بیتونەوە پەلچیشی هەروەریتە نا پۆڕەقەکەی زۆر جوانە. بەپی ئامارەکان ڕێژەی سەوزایی لە نێو هەرێمی کوردستان لە پارێزگایەک بۆ پارێزگایەکی دیکە جیاوازی هەیە لە هەولێر دەرێن لە حالەتی ستاندار دەرچووە لە دهۆک لە 13 لە سلێمانی دەڵێن لە 12 هاتوومە تا سنووری پارێزگای سلێمانی لەگەڵ بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی گفتوگۆ دەکەم بزانم دۆخی سەوزایی و دار و درەختەکانی ئەو شارە بە چ شێوەیەکە و لەم مۆرزەی هاوین کە ئاو کەمە لە هەندێک شوێن بزانین دارەکان چۆن ئاو دەدرێ و چۆن خزمەت دەکرێت. سڵاو کاک بەهرۆز چۆنن ماندوو نەبن سیحەتان چۆنە وادارم باش بەڕێوەبەراتی باخچەکانی سلێمانی ماشەڵڵا یعنی بیناکەتان جوانە سەوزاییش هەیە لە ژوورەوە بەس پرسیارێکم لا دروست و بزانم ئەو ڕۆکانە بەرهەمی خۆمانن یاخودنا ئێمە بەڕێوەبەراتی باخچەکانی حتممە لەبێ سەوزایی لە ناو بیناکەشمان و لە دریشە و لە هەموو جێگایەکە هەوێ بەرهەمەکان دوو جۆرە جۆریشان خۆمان ئینتاژمان کردووە بەرهەممان هێناوە بەز ئینجانەکانی خسومانەتەوە ئینجانانە و لێرە دەما هەندێکیشان لە دەرەوە هێناومانە بەڵام وەکو بەڕێوەبەرایەتی ئێمە زیاتر نەبات و پەرژین و گوڵی دەرەوە بەرهەم زیاتر لەسەر دەرەوە ناوە خۆ کەمترە ناو ژوور ئینجانەی ئەمانە نەباتی جوانی پێڵێن کەمترێمە ئینتاژ هەمانە بەڵام کەم هەمانە کەمە بەس بەشی ئەوەنەی بەڕێوەبەرایەتیەکان و ئیدارە و شوێنەکانی خۆمان بکە باچینە دەرەوە پارکێکتان هەیە بزانین دۆخی دار و نەمانگوەکان بە شێوەیەکی گشتی چۆنە قسەمان بۆ بکە زۆر باش. ئێرە پارکی ئازادیە کاک باڕۆز وانە؟ بەڵێ باشە چەند پارکمان هەیە چەند بڵین دارمان هەیە نەماممان هەیە لە سنووری پارێزگای سلێمانی وەکو سنووری بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی 487 باخچەمانەیە حەو پارکی گەورەمانەیە کە پارکی ئازادی یەکێکە لەو حەو پارکە نزیکی 80 بلواری ڕێگی ناوەندی ڕئیسیمان هەیە لە ناو ناوەندی شاری سلێمانی سنووری جوگرافیای بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی و بە نزیکەی زیاتر لە 2 ملیۆن نەمامیشمان هەیە لەسەر جەمپارک و بلوار و شەقامەکانی سنووری بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی سەبارەت بەو دارانەی کە لە سنووری پارێزگای سلێمانی دەچێندرێن جیاوازی هەیە لەگەڵ هەولێر لەگەڵ دۆهۆک ژینگەکەی سروشتەکەی ئێوە تایبەتمەندیتان داوە بە سلێمانی بە سیمای سلێمانی بەڵێ من زۆر جار لە ڕاگەیانەکانە ئەو قسەیەکەم کەش و وای شاری سلێمانی زۆر جیاوازترە نەک بە جیاوازی لەگەڵ پارێزگاکانی کەی هەولێر دهۆک هەڵەبجە پارێزگاکانی کە عێراقا تەنها هەتا جیاوازی هەیە لەگەڵ قەزایەک ناحەیەکی خۆیە بۆ لەبەرەوەی دەرەجەی حرارەی ئەمە زۆر دابەزێ کە لەو دابەزینانەیە چەند جۆر نەمامێگەیە چەند جۆر دەوەنێگەیە پەرژینێگەیە بۆ کەش و هەوای قەزاو ناحەیەکی سلێمانی هەتا دووکان سێ سایق ئەگونجێ بۆ ناو مرکزی سنووری بەڕێوەبەرایەتی باخچەکانی ئێمە بە بۆنەی سەرماکەیەوە ناگونجێرەوە لە پارکی ئازادی سلێمانی لێرە بەرهەمەکان کامەی خۆمانەیە ئەمانەی کە ئێستا لێرە ئەیبینن ئەم گوڵانە ئەم پەرژینانە ئەم دەوەنانە ئەم دارانە ئەوانەی پێشە واشنتونیەکان ئەو هەنگی دنیایانە و پەرژینانەی کە کراوە خۆمان هەمووی خۆمانە ئێستا لە سلێمانی ئینتاجیشمان هەیە و لە زۆربەی بلوار و پارکەکانە بۆ شوێنەی کە بگونجێ بەڵێ چاندومان پێشنیاز دەکەی ئەمە لە کوردستان هەبێ یاخود هەندە کەس دەڵێ ئەمە کەلتورێکی بیانیە زۆر کە زواڵێن بەڵام یەکێکە لەو نەمامانەی کە بەرگەی گەرمایەکی زۆر بێ ئاویەکی زۆر ئەگرێ چەندەها ساڵی ڕابردووە لە شاری سلێمانی هەیە تا ئێستاش بەردەوامە و هیچ کەشوایەت ئەسیری تێ نەکردووە.
بەشێک لە هاوڵاتیان ئاگادار نین هەر کاتێک کە سەر پێچێک دەکەن یاخود دارێک لە ناو دەبن یعنی بە ئەنقەزیان بە غێر ئەنقەز تووشی سزا دەبنەوە بەڕێزە بە پەلا هاتوۆتە بەڕێوەبەراتی باخچەکانی سلێمانی گوتت کەسێک دەگیر کراوە لەسەر برازایەکی خۆمە دەگیر کراوە ئێستا. بەڵێ حسیزنە و بریناریشە لە حەوادیسەکەی بووە لەبەر حەسیب ساڵ حەت بەرامبەر ئێرە باخی گشتیە شەو ئیتراوە ڕۆژ و تووشی حەوادیسێ بوو یایەتی لە داوی هاتووە بەڵێ بە ئۆتۆمبیل بەڵێ ئۆتۆمبیلەکەی خۆی هاتووە نانێ بخوا تووشی ئەو حادسی سیارە بۆ لە دارێکی یاوە تەمەنی 8 ساڵ ئێستا 800,000 غەرامەیان بۆ کردم و سزنیشە و بریناریشە. خۆ بەس پێم بڵێ تەمەنی دارەکە چەندە؟ 8 ساڵ 8 ساڵە. بەڵێ غەرامەکە چەندە؟ 800,000 800,000 ئەوجا تۆ ئامادەی پارەکە بدەیت؟ ئەبێ بیم بێەوە نێم سژنە بەرنابێ بە بریناریش بە برینداریش بەرنابێت. ئێستا بە پەلەی تۆ بێ قەید و 600 سواری کە نەچمەوە حرمەتمێ و کاگرێوارە حاکمێتە ئەو بۆی کردوم بۆی فرایەوە بکەم کە من لە سژن ڕزگاری کەواتە تۆ دەڵێی تا هاوڵاتیان ئاگادار بن نەڵێن ئەم دارە ساحێبی نییە. ئابات ئەو ژینگەیە هەموو شتێکە بۆ ژیان بەڵامی ترمە قزاوقە دەرە هاتووە لەوەی یاوەتر ئاوە تۆشی ئەو حەوادیسە بووین نا ژینگە لە هەموو شتێ مویمترەوەکو ئینسان وایە. زۆر جاران هاوڵاتیان بێخەمن لەوەی کە دارێک لەسەر شەقام ڕواوە دەیبڕێتەوە یاخود زیانی پێدەگەینیان هەندێک جار تووشی ڕووداوێکی هاتوچۆ دەبێ زیان بە دارەکە دەگەینێ. بێگومان ئەمە بەو شێوە ئاسایی نییە خەڵکێک دار دەبڕێتەوە بۆ خۆگەرمکردنەوە. زۆر جارم حاڵەتانە جێبیز دەبین دارێک دەبڕێ بۆ ڕەژوو دروستکردن یان بۆ خۆگەرمکردنەوە ئەمە تاوانێکی یەکجار گەورەیە لە ڕووی یاساییەوە. باز لەوە دەکرێت سزای خۆی هەیە. من هەوڵ دەدەم لەگەڵ بەرپرسی ئەم بەشە کاگڕێبوار محەممەد کاگڕێبوار سلااوت دێبێ بەرپرسی بەشی یاسایی جەناب خۆشحاڵی هیوادارم هەمیشە باش تۆ دانیشە من دێمە لای جەنابەت سەبارەت بە سزایی ئەو کەسانەی کە بە ئەنقەز دارێک دەبڕنەوە یان زیان بە دارێک دەگەینن سزاکەی چییە؟ ئێمە ڕێنمایەکمان هەیە 16 لە یەکی دەیت 2009 کە دەرچووە سزای ئەو کەسانی کە درەخت دەبڕنەوە دەستیان کەست بۆ کراوە بە دوو بەشەوە بەشێکیان بۆ ئەو خانوانەیە کە سەکەنین بەشێکیان بۆ بیناتی جارەکانە هەش کەسێ لە شوێنێکی گشتیە درەختی ببڕێتەوە 150,000 دینار بۆ هەر ساڵێکی تەمەین درەختەکە یەک درەخت بۆ یەک ساڵ بۆ 150,000 ئەگەر 10 ساڵ بێ 1,500,000 دەبی بژمێرێ بەڵێ واستە ئەم لاوە لە خاتری بگرا ئەوە نییە ئێمە لیژنەمان هەیە لیژنەکانە چەند لیژنەی زەراعیمان هەیە چەند تەخمینەکەن درەختەکە تەخمینەکەن ئایا درەختەکە ئەگەر وشک بوو بێ پێویست کرابێت کە ببڕێتەوە یاخود ئەگە درەختەکە سەوز بێەوە حکومەکەی زۆرترە تاوانەوە بە تەمەنەکەی بە تەواوەتی بە پێ ئەڵلقەکانی درەختەکە و دیارەکەن ئەوان مهندسی زەراعی هەندێک جار لە ناکاو ڕووداوە چی هاتوچۆ دروست دەبێت ئەمە شار دەبێت سزا بدەن ڕووداوی هاتوچۆ هەچ کەسێک هەستێ بە سیارە تووشی کارێکی نەخوازراوە بێت تەوان خۆی قاهرەیە لەم حاڵەتەیە بۆ هەر ساڵێکی تەمەین درەختەکە 100,000 دینارە 100,000 بەڵێ یعنی ئەگەر بە ڕووداوی هاتوچۆ و نەخوازراویش بێ هەر دەبێت پارە بدەن بەڵێ ڕۆژانە زیان بە دار و ڕۆک دەگەین ڕۆژانە بەڵێ هاتووینەتە یەکێک لە نەمامگەکانی سنووری پارێزگای سلێمانی لێرە سیرکەن بەڕێزانم کۆمەڵێک دار و درەختی جوان دەبیندرێ بەڵام بەداخەوە بەشێکیان دەبینم یعنی بێ ئاون وەک پێویست ئاو نادرێ خاتونیان تۆ ئەندازیاری ئەمانەش باخەوانن چەند کەس لێرە خزمەت دەکات 11 باخەوان و 4 مهندسی 4 مهندس کارەکان چۆن بەڕێوە دەچی وەرزی هاوین بۆ ئێوە وەرزەکی خۆشە یان بێزارکەرە بۆ دار و درەختەکان هەموو وەرزەکان بۆ گوڵ و باخ خۆشە بەڵام بیئاوی لە هاوینە زۆر لی تێکاوین بەڕاستی چونکە بیرەکانمان زۆربەی وشکی کردووە بەڵێ ئاودان لە ئێستا زیاتر بە تەنکەرە بەڵێ بە تەنکەریش تۆ زێ ناخۆشە بۆ مەشتەل لەبەرۆی یعنی ئێستا بۆ نەمامگەی پارکی ئازادی لە سلێمانی بە تەنکەر ئاودێ بەڵێ ئەی بۆ بیرتان نییە بۆ ئاوتان نییە بیرەکانمان زۆربەی وشکی کردووە ئەی چارەسەر چەند دەبی و حاڵەتە هەیە تقریبا لە مانگی کۆتایمانی شەشەوە ئێمە مشکی لێمان هەیە باشە ئەوە ئاوە ڕۆیە بەحساب دەبێ ئاو هەبێ بەڵێ ئێستا وشک بوو هەمووی وشکە و ئەدی زیانی نییەوە
زیانەکان دیارە لە بەرەوەی زۆربەی شتەکانمان زەردی پێوە دیارە ئێمە ئەو پەڕی هەوڵمان ناوە کە ینی نەکەوێتەوە حاڵەتەوە. ڕازید لە بەرهەمەکان پێداویستی سلێمانی دابین دەکا یاخود پێویستیمان بە نەمامگەی زیاترە بەرهەمی زیاترە؟ بەرهەممان باشە بەڵام خزمەتی زیاترمانەوێت، یارمەتی زیاترمانەوێت، باخەوانمان کەمە، بیرمان کەمە، ئاومان کەمە، کێشەی سەرەکیمان ئاوە لێرە، کێشەی سەرەکی ئاوە بەس لێرەیان لە زۆر شوێن لە زۆر شوێن، بەڵام بۆ ئێمە لەبەرەوەی بەتەنکرد قورسە ئاودانی کیس، قورسە ئاودانی نەمامی تازە لە بەرە ڕێگێکی کەمی هەیە جوڵەیەکی زۆری بەرەکەی بەهۆی تەنکەرەوە ئەوە زەرمان زۆر لێیە. ئەم شوێنێکی ئێستا من لێ ئامادەمەوە ئەم بەڕێزانە وەستاون شەمعەکانی قلیاسانە ئەمە لێرە باخچەکان دار و ڕۆکەکانی سلێمانی زۆربەی هەر زۆری لە ڕێ ئەم تەنکەرانەوە ئاویان بۆ دابین دەکرێت. کاکسۆرا لێرە کاکسۆران تۆ لێرە کار دەکەیت سەبارەت بە دابینکردنی ئاو لە مۆرزەی هاوین وەزەتان چۆنە؟ وڵایی ئاوەکەمان کەم بۆتەوە لە پێشە مانگی 4 و 5 ئاوەکە زۆر باش بوو. ئێمە احتیماتمان کردوتە سەر ئەو شەمعانەی بیری تیوازیمان هەیە 3-4 بیرمان هەیە ئاوەکە ئەکرێت ئەم حەوزانە و لێرە نەقلیانەکەین بۆ تەنکەرەکان و ئەمانی ژەیبەن بۆ باخچەکان. ئەتیمات لەسەر ئاوی ژێر زەوی دەکەن؟ بەڵێ هەموو ساڵەیان بەس ئەم ساڵ؟ هەموو ساڵ ئارەوەڵا هەموو ساڵ احتیمات لەسەرەوەکەین. لەسەر چناریش لای سەیرانگای نەورۆزەوانە سەر ڕێژی ئاوی ئەوێ ئەگەڕێتەوە ئێمە لێرەوەی خینەوە سەر ئەم حەوزە و بۆی ئاوەکە کەیت بۆ باخچەکانەمەی ئاوی پاک بێت و هیچ ئەشکالێکی نەبێت. باشە چەند باخچە ئاوی بۆ دابین دەکەن چەند شەقام لە سلێمانی هەمووی لەسەر هەموو بەڕێبەرایەتی باخچەکان باخەکانیان و جەزرەکانیان هەمووی لەسەر ئێرەیە لەسەر ئەم چەمەی قلیاسانە و ژینیشمان هەیە لە چەمی تانجەرە و لە شێرکوژیش ئەگەر لێرە زۆر تەزیق بین لێژ باریەکەینەوە. باشە چەند تانکەرمان هەیە پێڕادەگا ئەبێ سەیتەڕی بەسەرا بکەین ینی تر کاروانەکان زیاکەن سایق تەنکەرەکان چەند تەنکەرمان تقریبان 30 تەنکەرمان هەیە ڕۆژانە بەڵێ ئیتری ئەم لاوەلا هەموو ڕۆژێ هەموو ڕۆژێ بێ ئاوبەر. باشە بەس تازە من لە نەمامگە بووم ینی وەزعیان خراپ بوو ئاو نەبوو ئاو نەبوو خۆ دەزانی بنوتم احتیمات دەکەینە سەر ئاویەکەی سەیرانگای نەورۆز کە لێوێتەوە سەر حەوزەکە و لەگەڵ ئاوی ئەم بیرەی تیوازیانە ئای بیری تەویزاکان کە کارە باشمان نەبێ ئێمە ئەو کاتە بیرەکانی ژ ناکەن مشیلەی کارە باشمان هەیە ئێمە لێرە کارەبای ڕیسی نەبێوانە بە کارەبایی چەند کارەباتان هەیە؟ وەڵڵی بە 6 ساعات 6 ساعات هەر حسابی ماڵانیان بۆ کردوین چۆن دەبێتیوە بەشی ماڵەکان وەکو ماڵەکان کارەبایان بێن حسابی ماڵ بۆ ئەم شوێن بۆ ئەم زەخمە بەڵێ بۆ ئەم شوێنە زەخمەیکەوە هەموو تەنکەرەکان 30 تەنکەر 28 تەنکەرە لێرە ئەوە بە 6 ساعت کارەبامان هەیە. باشە پێم بڵێ کەمی کارەبا زۆری باخچەکان وای کردووە هەندێک بەڵێ کەمی کارەبایە ئەگەر کارەبا یاحتیادی ئەمە توانین ئاوی خۆمان بە زیایشەوە بین. باشە دەرمان هەیە ئێستا ئاو نەدرابێ لەبەرەوەی کارەبا کەمە بەڵێ هەیە زۆریان کەمە نسبەتەکەی لەواشە زیاتر بێ لەبەر نەبوونی ئاوەکەی لەبەر نەبوونی کارەباکەیە لەبەر نەبوونی کار ئێوە داوا دەکەن کاک سۆران کە کارەبا بۆ ئێوە تایبەت داوامان کردووە هەتا کتابشتیش کراوە بەستا سار جواب نەدراوەتەوە دارەکانی سەرشەقام و باخچەکان وشک نەبێت چیتان دەوێت بێگومان ئەبێ ئەو بیرانە ئەگەر زیایی کەیت کارەبای بەردەوامی هەبێت کێشەی گرفتێکی وامان نابێت ئێمە تا مانگی 6 گرفتێکی گەورەمان نابێت لە ئاودانە بەس لە 7 و 8 و 9 ئۆت بە بەردەوامی ئەو کێشەمان هەیە. هەرچەندە کار دەکرێت بە سەدان کارمەند خزمەتی پارک و باخچەکان دەکەن کارمەندانی تەنکەر شۆفێران ئاو لێرەوە دەبەن بۆ پارک و باخچەکان تاوەکو وشک نەبێت بەڵام بەو دۆخەی ئێستا ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێ و پرۆژەی گەورە نەکرێت بێگومان حاڵی سەوزایی لە نێو پارێزگاکانی یارێمی کوردستان زیاد نابێت و وەکو خۆی دەمینێتەوە. بەشی زۆر لە فەرمانبەر و کرێکار و بەرپرسان دەڵێن تکایە پرۆژەی جدی بکرێت بۆ ئەوەی ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان زیاد بکات و ئەو نەخۆشانەی کە
ڕۆژانە تووشمان دەبێتەوە مرۆڤایەتی تووشی دەبێتەوە بەهۆی پاراستنی دارەکانمان دەتوانین ڕێگای لێ بگرین تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرم.